کە قوبات بە هەموو معنا کەلیمەیەک دەوڵەتداری کردووە. من دەزانم زەختی لەسەر بووە، زۆر زەختی لەسەر بووە لە زۆر لایەنەوە، بەڵام ئەوەی کە ئەو کردی لەو ماوەیەدا کە من بەبێ مجاملە ئەوە دەڵێم کە وەکو هاوکارێک و برایەک کە پێکەوە ئیشمان کردووە، هەموو هەوڵێکی جددی داوە بۆ ئەوەی کوردستان لە کارەکانیدا بە موئەسسەساتی بێت. هەوڵی داوە چاکسازی درست لەم وڵاتەدا ئەنجام بداتن و چاکسازی بکرێتن. زەختیشی لەسەر بووە. من لەوەش تێدەگەم قۆناغێکی نوێ بوو ئەو کاتەدا و زەحمەتیش بوو، ئاسان نەبوو، بەڵام دەورێکی زۆر گرنگی بینی لەو چاکسازیانەی کە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامماندا، چ لە ڕووی شەفافیەت لە مەسەلەی نەوت، چ لە مەسەلەی بایۆمەتری، چ لە ئەو ڕێفۆرمانەی کە ئێمە لە وەزارەتی مالیە کردومانە، دەستی دیارە، جێپەنجەی دیارە. و من هیوادارم لەم قۆناغەی کە ئێستاش ئینشاءالله هاوکاری تەواوی سەرۆک وەزیرانیش دەبێ، هەردووکیان پێکەوە دەتوانن قۆناغێکی باشتر لەوەی ڕابردوو ئینشاءالله بنیاد بنێن پێکەوە لە خزمەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان.